دەمەوێت بێمە سەر پرسی کورد. ئێوەکەی بە کورد و کێشەکەی ئاشنابوون و لەکەیەوە لە نزیکەوە لەو بوارەدا کار دەکەن. Türkiye'ye gitmeden evvel Yunanistan'da Kürt Özgürlük Hareketi'nin بەر لەوەی بڕۆم بۆ تورکیا لێرە بە کۆمەڵێک کەس ئاشنا بووم و لە ڕێگەی ئەوانەوە باشتر ئاگاداری بزوتنەوەی ئازادیخوازی کورد بووم. لێرە گۆڤارێک بە زمانی یۆنانی دەردەکرا بە ناوی دەنگی کوردستان. لە یۆنانستان هەر ژمارەیەکی گۆڤاری دەنگی کوردستان 100,000 دانەی لێدەفرۆشرا، بەڵکو زۆرتریش. ئەم تیراژە بە بەراورد لەگەڵ ژماری دانیشتوانی وڵاتەکەدا ژمارەیەکی لە عەقڵ بەدەرە، ژمارەیەکی زۆر گەورەیە. بەرهەمەکانی ئەو گۆڤارە و هەروەها ئەو نووسین و راپۆرتانەی لە میدیای وڵاتەکەدا سەبارەت بە کورد دەنووسران بوون بە هۆکارێک کە باش کورد بناسم، هەروەها کوردم خۆش بیوێت و هەڵوێستیشم بەرامبەر بە دۆزی کورد هەبێت. بۆچی؟ چونکە لە وڵاتی ئێمەش لە ساڵی 1821دا داگیرکاری دەستی پێکرد و دواتر دەوڵەتمان دروست کرد. لە بۆچوونی مندا لە خەیاڵمدا هاوتەری بەسەرهاتی ئێمە و کورد دەهاتن و دەچوون. بۆیە بەرامبەر بە خەڵکی کورد خۆشەویستیمان لەلا پەیدا بوو. پاش کۆکردنەوەی ئەو هەموو زانیاریانە و پاشتریش لە ماوەی مانەوەمدا لە تورکیا بۆم دەرکەوت کە کێشەی کورد بۆ تورکیا کێشەیەکی چەند گەورەیە. لەوە حاڵی بووم، بە جۆرەی ئەو حاڵی بوونە حەزی منیش لەو بارەیەوە گەورەتر بوو. زۆرتر دەستم بە خوێندنەوە کرد. هەر کتێبێک سەبارەت بە کورد دەرچووبە لەلایەن کێوە گرنگ نەبوو، لەلایەن کورد خۆیەوە یان لەلایەن نەژاد پەرستانی تورک یاخود کەسانی بێلایەنەوە دەمکڕی و دەستم بە خوێندنەوەی دەکرد. وەشانخانەکانم دەناسی و ئەوانیش لە دەرچوونی بەرهەمی نوێ منیان ئاگادار دەکردەوە. بەو جۆرە کتێبخانەیەکی گەورەم لەلا دروست بوو بە سەدان کتێب دەربارەی کورد و عەلەوی و کەمینەکانی تورکیام کۆکردەوە. ئەنجامی خوێندنەوەی ئەو بەرهەمانە شارەزایی زۆریان پێبەخشیم. ئەو دەمیش لە شاری ئیزمیر دەیان هەزار کورد دەژیان. پارتی سیاسی و ئاشکرای هادەف هەبوو. پەیوەندیمان لەگەڵ کوردەکانی ئەو شارە هەبوو، بەڵام پەیوەندیەکی ئاسان نەبوو. چونکە دەسەڵاتدارانی تورکیا بە پەیوەندی ئێمە و کوردەکان زۆر قەڵس دەبوون. لەبەرەوە ئێمەش خۆمان لەو پەیوەندیە دەپاراست. چەند جارێک کونسوڵی یۆنانستان بەرپرسانی پارتی هادەپی بانکێش کرد. پێکەوە چادەخورایەوە و توێژ دەکرا. هەروەها لەگەڵ کەسانی تریش لەگەڵ کوردی ئاسایی دیدارمان ساز دەکرد بۆ ئەوەی ئاگاداری یەکتر بین. بەردەوام ئاگاداری دۆزی کورد ببین و پێی نامۆ نەبین. بەو جۆرە ئەو ڕۆژگاری لە تورکیا بووین، پەیوەندی بەردەوامان لەگەڵ کوردەکان هەبوو، بەڵام هەموو ئەوانە مەبەستی سیاسیان لە پشتەوە نەبوو، بەڵکو مەبەستیش بوو لە ئاشنابوونی زۆرتر و بەردەوام لەگەڵ کورد و کێشەکەی کورد چێن چیان دەوێت و بۆ جزێدی خۆیان بەجێدێڵن و دێن لە ئیزمیر دەژین. لە ڕێگەی وەڵامی ئەم پرسیارانەوە زۆر شتی نوێفێر دەبووین و ئەزمونێکی باشیشمان دەستکەوت. Kürt sorunuyla ilgili epey tecrübelerimiz oldu. بێگومان بەڕوونی دیارە کە ئێوە بە کێشەی کورد و هەروها جوگرافیای کوردستانیش ئاشنان. بە لە دیدارەکەمان کاتێک باسی هەواڵەکانی ڕۆژمان دەکرد، سەرسام بووم بە زانیاریەکانتان دەربارەی ڕەوش و جوگرافیا ڕۆژئاوای کوردستان. ئایا ئەو زانیاریانەش هەر لە بواری کارەکەتانەوە دەستان کەوتووە پێ ئاشنابوون یاخود چۆن؟ O daha çok kişisel bir ilgidir. Çünkü okuyarak ئەوە مەراقێکی خۆمە. دەستکەوتێکە بەرئەنجامی خوێندنەوەیە. کاتێک مرۆڤ سەبارەت بە بابەتێک بەردەوام بخوێنێتەوە زانیاریەکانی فراوان و فراوانتر دەبنەوە. سەرباری ئەوەیش لەم ساڵانەی دواییشدا بێدابڕان و بە شێوەی ڕۆژانە چاودێری میدیای تورکی کوردستان و نێونەتەوەیم کردووە و لە بەدواداچوونی کێشەی کوردانە بڕاوم. هەروەها هاوڕێ و دۆستی زۆرم هەن کە کوردن و لە پەیوەندی بەردەوام داین. بەو شێوەیەش زۆر وردەکاری کێشەی کورد جوگرافیای کوردستان و بابەتە گەرمەکانی ئەو کێشەیە ئاگادارم. takip edebiliyoruz. ئاشنایەتیتان لەگە پارتی کرێکارانی کوردستاندا چۆن دەستی پێکرد؟ لە یۆنانستان یان لە کوردستان یاخود لە تورکیا ئەو ئاشنایەتیەتان بۆ ڕەخسا؟ ئەو بابەتە لە تورکیا بابەتێکی لە ڕادە بەدەر هەستیار بوو، بە هیچ شێوەیەک پەیوەندیمان لەوێ دروست نەبوو. لە وڵاتانی ئەوروپا ئەو پەیوەندیە دروست بوو، بەڵام نەک ڕاستەوخۆ لەگەڵ پەکەکە، بەڵکو لەگەڵ هەندێک دەستگا و دامەزراوی نزیک لە پەکەکە. لە هەندێ بابەتدا کاری هاوبەشمان کرد، هەندێک پرۆژەمان پێکەوە جێبەجێ کرد. بەو جۆرەش بواری یەکترناسینمان بۆ ڕەخسا. ئەوە لە ساڵانی 90ەکاندا بوو. O 90'lı yıllarında. پاش ئەوە ئێوە لەگەڵ سەرۆکی پەکەکە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلاندا یەکتر دەناسن. لە چۆ و کەی یەکترتان ناسی؟
Söylediğim gibi bazı projeler vardı. Bu projelerde çalışıyorduk. Ve böylelikle وەکو ئاماژەم پێکرد هەندێک کاری هاوبەشمان پێکەوە کرد هەندێک پرۆژە هەبوون بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئاگاداری ئەو کارە هاوبەشانە بوو کاتێک لە شامەوە بە فڕۆکە بەرەو یۆنانستان هات بۆ یەکەم جار لە فرگەی ئەسینا ڕوبەڕوو یەکتریمان بینی ئەوە ڕۆژی 8 یان 9 مانگی دەی 1998 بوو ئەو دەمە سەرۆکی سووریا حافز ئەسەد کاتێکی دابوو بە ئۆجەلان سووریا بەجێبێڵێت بە پی زانیاریەکانی من و ئەوەی دەیزانم ئۆجەلان دەویست بچێتە کوردستان و بگات بە قەندیل بەڵام ئەسەد و دەسەڵاتدارانی سووریا ئەو بوارەیان لێگرت و تەنها ڕێگەی ئەوروپایان خستە پێش یەکەمین دەرگای ئەوروپایش بۆ ئەو گەشتە ئەسینا بوو لەو بوارەدا هەندێک شت ڕوویاندا ئیتر بەدبەختی بوو یان بەدحاڵی بوون نازانم کاتێک ئەو گەیشتە ئەسینا بەرپرسی کارەکەم منی وەکو وەرجێڕێک لەگەڵ خۆی برد و لە فرگە بۆ یەکەم جار ئۆجەلانم ڕوبەڕوو بینی gittik ve orada ilk olarak Sayın Abdullah Öcalan'la yüz yüze geldik. چەند ڕۆژ یان چەند هەفتەمانەوەی ئۆجەلان لە ئەسینا درێژەی کێشە İlk olarak o 8-9 Ekim'de ڕۆژی 8 یان 9 مانگی دەی 1998 سعات 12 نیوەڕۆ ئۆجەلان گەیشتە ئەسینا 5-6 سعاتێک مایەوە بەڕێز ئۆجەلان بە منی گوت مۆڵەتم بدەن چەند ڕۆژێک لێرە بە شێوەیەکی نهێنی بمێنمەوە ئێستا هەواڵانمان لە ئەوروپا لە هەوڵی دۆزینەوەی شوێنێکدان بۆ من هەر کاتێک وەڵامێکمان دەستکەوت ئێرە بەجێ دێڵم و دەڕۆم بەڵام حکوومەتی یۆنانستان ئەو مۆڵەتی پێنەدا گوتیان بۆ ئێمە ئەم کارێکی زۆر مەترسیدارە ئەو فڕۆکەی لە شامەوە پێی هاتبوو بەرەو ستۆکۆڵم دەچوو پێیان ڕاگەیاند بە هەمان فڕۆکە بەرەو ستۆکۆڵم بڕۆ چونکە نە تورکیا و نە تەنانەت وڵاتێکی وەکو ئەمریکایش ناتوانێت گوشار بخەنە سەر وڵاتێکی وەکو سوید پێیان گوت سوید وڵاتێکی دوورە دەستە لە تورکیا ئێمە هاوسنوورین و ئەم کارە ئەگەری زۆرە ببێت بە مایی هەڵگیرسانی شەڕ هەروەها لە سۆنگەی هاوکاری کوردەوە نێوان هەردوو وڵات باش نییە و بەم هاوکاریەمان لەگەڵ ئێوە پەیوەندیەکە خراپتریش دەبێت لەبەر ئەوە مانەوەت بۆ ئێمە و بۆ خۆشتان لێرە باش نییە بەڵام بەڕێز ئۆجەلان ئەو پێشنیازی پێ باش نەبوو بەرەو ستۆکۆڵم نەچوو لێرە لە یۆنانستان مایەوە ئەو دەمە بەهۆی کوشتنی ئۆلف پاڵمەوە بیری لەوەیش دەکردەوە کە لەوەیە ئەو بابەتەی لە دژ بوو ڕوژێنن لێرە مایەوە و دانوستانەکان بەردەوام بوون پاشتر یەکێک لە هەواڵەکانی پەکەکە توانی ڤیزای رووسیا بەدەست بخات Rusya vize verdi. واتە هەمان ڕۆژ ڤیزای رووسیا وەرگیرە Rusya vize verdi. Buranın Rusya Büyükelçisi پاژنیوەڕۆ باڵێسقانی رووسیا لێرە ڤیزەیاندا بە بەڕێز ئۆجەلان پاسپۆرتێکی تورکی پێبوو ئەگەر باش لە بیرم مابێت ناوی سەر پاسپۆرتەکە عەبدوڵڵا کورد بوو ڤیزای رووسیا لە پاسپۆرتەکەی درا و ئێمەش مۆڵەتی ئەوەمان پێدا بە فڕۆکەیەکی تایبەت بەرەو رووسیا بچێت بەڕێز ئۆجەلان خۆی داوای کرد منیش لەگەڵی بچم گوتی با کەسێکی پلەداری یۆنانیم لەگەڵ بێت لەم گەشتەمدا منیش لەو گەشتەیدا لە ئەسیناوە بۆ مۆسکۆ بەڕێکەوتم لە نێو فڕۆکەکەدا دەرفەتی ئەوەمان بۆ ڕەخسا پێکەوە زۆر قسە بکەین کاتێک گەیشتینە فرگەی مۆسکۆ 3-4 پەرلەمانتاری ئەو وڵاتە لە پێشوازیدا بوون لە پێشیانەوە زێرنۆڤسکی هەبوو ڤلادیمیر زێرنۆڤسکی ئەو دەمە سەرۆکی پارتێکی بچووک بوو بەڵام بە شێوەیەکی زۆر شایستە و زۆر بەڕێزەوە پێشوازیان لە بەڕێز ئۆجەلان کرد ئەگەر هەڵە نەبم سەرۆکی بەشی جیۆپۆلیتیکی دۆمایش دۆمادۆڤ لە نێو پێشوازی کاراندا بوو هەندێک لە هەواڵانی پەکەکەش لەوێ هەبوون مەدالیایەکی سووریان پێشکەش کرد و کردیانە ملی هەروەها چەپکە گوڵێکیشیان پێشکەش کرد پاش ئەوە ئێمە مەڵ ئاوایمان لە یەکتر کرد و جیابووینەوە şey verdiler, çiçek verdiler. Ondan sonra vedalaştık, ayrıldık.